بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، خۆشحاڵم لە وانەیەکی نوێی ئاسایشی ڕۆحا بە خزمەتتان ئەگەمەوە. وتارەکانی ئاسایشی ڕۆح لە خزمەت کتێبی نایابی ئەدداء والدەوایی زانای پایەبەرز ئیمامی ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ژیانێکمان گوزەر کردووە و گوزەرانوە ئەگوزەرێنین. زانای پایەبەرز لە دوای ئەوەی باسی جەریمەی گەورەی زینا و لیواط و سیحاق و ئیتیانی بەهائیم و ئەمانەی کرد کە بریتی بوو لە جوودبوونی نێر و مێ بە حەرام، نێر و نێر، مێ و مێ، مرۆڤ لەگەڵ ئاژەڵەکانە، هات باسی مەسائلی حوبی هێنایە ئاراوە، خۆشەویستی خودا جەلە جەلالوه. ڕەئی ئیبن القەیمە کە مەگەر خۆشەویستی خوا جەلە جەلالوه خۆشەویستیەکانی تر لە دڵی ئینسانە هەڵکەنێ و بچووکیان کاتەوە و ئینسان ڕزگاری ببێ لەو تاوان و هەڵانەی کە ئەیکات. ئەفەرمێ لە ئەمڕۆیە چین سەر بابێکی نوێ، ئەفەرمێ المەحبوب قسمانی، خۆشەویستیەکانی ئینسان دوو جۆرن، مەحبوبون لنەفسیه بەشێکی لەبەر زاتی شتەکە خۆشتەوێ، بەشێکی لەبەر غێری شتەکە خۆشتەوێ. ئەفەرمێ ئەوەی کە لەبەر غێری شتەکە خۆشتەوێ نەتیجە و ئەخیرەکەی ئەگاتەوە لای شتێک کە خۆشتەوێ لەبەر خودی خۆی. ئەفەرمێ وكل ما سوى المحبوب الحقي فهو محبوب لغيره، بەس خوا جەلە جەلالوه لەبەر ذاتی خۆی خۆشتەوێ، هەرچی شتێکی ترە خۆشەوێ ئیلا لەبەر شتێکی تر خۆشتە. ئافرەتێ خۆشەوێ لەبەر جینسە، مەسائلی لیواط توش بووی، تووشی ئەو هەڵە گەورە بووی، مەسائلەکە جینسە. بۆ خودی خۆشەویستیت بۆ خودی کارەکە نییە، لەبەر چێژێکە کە وەری ئەگری، ئیلا ذاتی خوا نەبێ جەلە جەلالوه کە خۆشەویستەکەی لنەفسیهیە و تەنها لە پێناوی خوایە. ئەفەرمێ وەلەیسە شەیء يحب لذاته إلا الله وحده، هیچ شتێک نییە ئینسان خۆشی وێ لەبەر ذاتی خۆی و مەقامی خۆی تەنها خوا جەلە جەلالوه، غەیری ئەوە هیچ شتێکی لەبەر خودی خۆی خۆش ناوێ. زۆرێک لە خۆشەویستەکانی تر کە ئینسانی موسڵمان هەیەی لە پێناوی خوادایە، تەنانەت خۆشەویستی مەلائیکە و خۆشەویستی پێغەمبەران و خۆشەویستی ئەولیاکان هەر هەموو تەنها لە پێناوی خۆشەویستی خوایە جەلە جەلالوه. بەشێکە لە خۆشەویستی خودا خۆشویستنی پێغەمبەری خودا صلی الله عليه و آله وسلم، خۆشویستنی مەلائیکە و ئەولیا و پیاوە ساڵحەکان و عولەما و ئەتباعی گەورەی ئەم ئوممەتە. دەی کوێ کەوابوو جێگەی ئەوەی ئینسان خۆی بۆ بکوژێ و خۆی بۆ مانووکە؟ مەحەبەتی خۆ. باڵاترین پلەی خۆشەویستی لە دڵی ئینسانە، یان جوانترین جۆری خۆشەویستی، یان تاکە خۆشەویستێک کە تەنها لەبەر خاتی خۆی بێ، بریتیە لە خۆشەویستی خوا جەلە جەلالوه. ئیتر هەموو خۆشەویستەکانی تر هەر هەمویان لە پێناوی شتێکە. ئەفەرمێ ئەمەش سەنگی مەحەکە لە دڵی تۆیە، ئەزانی خوات چۆن خۆشەوێ، غێری خوات چۆن خۆشە، لەبەر ذاتی خۆی خۆشمێ. ئاخر ئەو خەڵقی منی کردووە، هەرچی نیعەمە ئەو پێ عەتا کردووم، بەبێ ئەمەی داواکەم دنیایەک نیعمەتی پێدام، داوام کردو دنیایەتری پێدام، ئیتر چۆن خۆشم نەبێ؟ ئەو کەسێک کە ئەبێت سەبەبی وجودی تۆ خودایە جەلە جەلالوه کە ئینسان کەماڵی مەحەبەتی بۆ دەرئەبڕ. ئەفەرمێ دەی بزانە هەرچی مەحەبەتەکانی تر هەن هەر هەمویان بە دەوری خۆشەویستی خوایە هەڵ ئەسووڕێن. کەوابوو بغزی ئینسان و کینەی ئینسان و ڕقی ئینسان ئەبێت تەنها لە پێناوی شتێکە بێت کە خوا پێ ناخۆش. و خۆشەویستەکانی بە هەموو معناکان لە پێناوی شتێکە ئەبێت کە خوا جەلە جەلالوه خۆشی ئەوێ و پێ خۆشە و پێ قەبوڵە. دەی ئەمە ئەو میزانەیە کە ئینسان ئەی پێوێ حیاتی خۆی پێ ئەپێوێ چەنێ
لەگەڵ خوایە ئەژی چەنێ پێچەوانی خوا ئەژی چەنێ بۆ خوا ئەژی چەنێ بۆ غەیری خوا ئەژی ئیتر لێرەوە تو ئەزانی کێت خۆش بێ ڕقە لە کێ بێ والله هەر کەسێک کە خۆشویست لەبەر خاتی خوا بێ خۆش بێ لەبەر مەحەبەتی ئەو ڕقیشی لە هەر کەس و تەنها لەبەر خاتی ئەو ڕق لێ ئەبێتەوە ئەگەرچی کەسی موسڵمان ڕقی لە هیچ مەخلووقێکی خوا نابێتەوە تەنانەت کافریش ڕقی لە صیفاتی هەندێک لە مەخلووقەکان کە کار و کردەی خۆیانە ئەگەر نا ئەوەی بەشی خوایە جەل جەلالوهو کە ئەوە مرۆڤە خەڵقی کردووە زۆری خۆشێ خودی مارێک کە زەرەری هەیە بۆ ئێمە ڕقمان لە زەرەکەی ئەبێتەوە ئەگەر نا خودی مارەکە ڕقمان لێ نابێتەوە مەخلووقێکە لە مەخلووقاتی خوا و تاعات و عەبدایەتی تایبەتمەندی خۆی هەیە کاتێ ڕقمان لە کافر و بێدین و مشریک ئەبێتەوە ڕقمان لە ذاتی خۆی نابێتەوە بەڵکو خوا جەل جەلالوهو لە قورئانە ئەمری پێکردوین کە چاکەکاری لەگەڵ ذاتی مرۆڤایەتیان نابکەین بۆ نمونە دایک و باوکت وئین جاهداک علی ئەن تشرک بی ما ليس لك به علم فلا تطعهما وصاحبهما في الدنيا معروفا ئەبینی سبحان الله وئین جاهداک وشەی جاهدە بابی مفاعلەیە بۆ مشارەکەیە یعنی ئەگەر ئەوان هەوڵیاندا بە زۆر تۆ بێن بۆ کوفر و تۆش محاولەتکرد نەڕۆیت و واتە دایک و باوکت داعی بوون بۆ کوفر بانخوازیان بۆ کوفر بڵاوە کردەوە ئەفەرمێ وەصاحبهما في الدنيا معروفا بەشە مرۆڤایەتیەکە کە ئەوە مەخلووقێکە لە مەخلووقاتی خوا و فەزلی بەسەر تۆوە هەیە بە ئەندازی فەزلەکەی ڕێزی لێ ئەگری وەصاحبهما في الدنيا معروفا دەی هەموو خۆشەویستی و ڕقلێبوون لە چواردەوری خۆشەویستی و ڕقلێبوونی ڕەب العالەمینە موالات و معاداتی ئینسانی موسڵمان لە عەقیدەیە پەیوەستە بە ذاتی خواوە جەل جەلالوهو بۆیە ئێمە جاری وا هەیە ئیمام ئەفەرمێ پیاوێک ئەبینین شخصێک ئەبینین هەموو ئەو شتانەی پێخۆشە کە خوا پێخۆشە و ڕقی لەو شتانەش ئەبێتەوە کە خوا ڕقی لێیەتی ئێمەش خۆشمان لێ موالاتی ئەکەین چەندێک ئینسان ئەو شتانەی لە لای خوا زۆر خۆشەویستترن واتە خۆشەویستیش پلەی هەیە بە نمونە خوا جەل جەلالوهو حەڵاڵی پێخۆشە عەبدەکانی بەکاربێن بەڵام فەرزەکان و سونەتەکانی پێخۆشترە کە فەرزەکان و سونەتەکان جێبەجێ ئەکەیت و لە حەڵاڵ تەجاوز ئەکەی قوربت لە خوا زیاتر ئەبێ مەحەبەتە بەهێزتر ئەبێ ئیماندارانی زیاتر تویان خۆشە چونکە ئەهلی سونەتی کاتێک کە ڕقت لە حرام ئەبێتەوە کەراهەتی جێبەجێ ناکەی هەندێک لە حەڵاڵی جوازدێنی لە پێناوی ئەوەی نەکەیتە ناو حرامە و وەرع ئەکەی خۆشەویست ئەبێ بۆیە دائیمە صالحین خۆشەویست بوون لەناو خەڵکە خەڵکی بە مەحەبەتی خواوە ئەوانی خۆشویستون دەی ئەفەرمێ ئەم ئەسڵە چۆن بۆ خەڵک پیادە ئەکەی لە موالاتە لە وەلا و بەڕائە یەید ئەو کەسە کە عەبدایەتی ئەکا تاعەت ئەکا خۆشت ئەوێ دۆستایەتی لەگەڵا ئەکەی لە بەرخاتی خوا چونکە لە مەحەبەتی خواوە ئەوت خۆشێ ئەفەرمێ بۆ خۆت ئەم یاسایە دابەزێنە ویلایەت و نزیکبوونەوە لە خوا جەل جەلالوهو بریتە لەوەی ئینسان چەندێ موافقەی خوا بکە چەندێ لەگەڵ خوایە بژی چەندێ فەرمانەکانی ئەو جێبەجێکە لە بەرامبەریشە بغض و کینەکە لە هەر شتێک لە هەر کردەوەیەک تەنها لە پێناوی خوا جەل جەلالوهو خۆدا جەل جەلالوهو نەهی لێ کردووە پێ ڕازی نییە پێی ناخۆشە لێی تووڕێ دێ ئەفەرمێ بزانە ئینسان چۆن ئەبێتە وەلی خوا ئەفەرمێ ئەبەم ئەسڵ ئەبێتە وەلی خوا چەندێک لەگەڵ خوایە ئەژی متابعەی ئەوە ئەکا خوا چی پێخۆشە خوا ئەوە لە دڵیا دامەزراوە ئەفەرمێ بە زۆری نوێژ و ڕۆژ و نییە ویلایەت بە زۆری ڕۆژ و نوێژ و ئەوان نابیتە وەلی خوا بەڵکو ئەفەرمێ حتا بە ڕیاضەی زۆریش بە خۆ ماندووکردنی زۆریش نابی بەم ئەسڵەکە لە دڵتە ئەیکەیتە پێوەر خوا جەل جەلالوهو چۆن خۆشەوێ چونکە هەموو شتێک لەبەر ذاتی خوا خۆشتەوێ هەمووی ئەگێڕیتەوە بۆ لای ئەو خوا نیعمەتی سەحەتی پێداوی نیعمەتی سەحەتە زۆر خۆشەوێ خۆی سوپاس دەکەم ئەو نیعمەتە جوانت پێداوم پێت خۆشە چی لێ بکەم نیعمەتی سەحەتم پێت خۆشە شەو چەندێ بخەوم ڕۆژ چۆن بکەم چۆن قسە بکەم
دڵم چۆن بێ، فکرم چۆن بێ، خەیاڵاتم چۆن بێ، هەمووی لە پێناوی تۆیە سەرفەکەم و ئەی مەحبوبی گەورە هەمووی بۆ تۆ پەخشەکەم. ئەفەرمێ بەمە ئینسانە بێتە وەلی خوا. لەوە ئەچێن نوێژی زۆرکەی، بەڵام لە نوێژەکە تا شتانێ بکەی کە خوا بڕەنجێن. ئێمە فەقێ بووین هەمیشە ماوەساکانمان پێیانوتێن ڕوبە تالین یەلعنه القورئان. زۆر کەس هەیە قورئان ئەخوێنێتەوە، قورئان لعنەتی لێکە، قورئان ئەخوێنێتەوە، قورئان نەفرەتی لێکە. ڕوبە تالین والقورئان یەلعنه. قورئان ئەخوێنێتەوە، قورئانش لعنەتی لێکە. لەوە ئەچێن نوێژکەی، بەڵام نوێژەکە نوێژی ئەولیا نەبێ، بگەڕێ بە دوای حبی خوایە لە ناو نوێژەکەتە. لەوە ئەچێ هەیکەلی تۆ نوێژکە، دەسەکانت گرتە بێ، دەسە بەرز کرد بێتەوە، ڕکوع و سوجودە بردە بێ، بەڵام دڵت لە بازاڕا بێ، دڵت لە لای خیانەت بێ، دڵت لە لای مەحبوبی گەورە نەبێ. لەوە ئەچێ کەسێکی تر ڕاکشاوێ بۆ خەوتن، لەو کاتی خەوتنا پەیوەندی لەگەڵ خوایە ئەبەستێ و لەگەڵ ئەوە ئەژی، ئەمێن کە لە ناو نوێژایە ئەوە کە خەوتووە، ئەوەی کە خەوتووە پلەی گەورەترە، چووکە لەگەڵ محبە ئەژی، ئەزانێ مەحبوبەکەی چۆن، چی پێخۆشە، چ کەلیماتێکی پێخۆشە، پێخۆشە بە چ کەیفێتێ بخەوێ، بەو کەیفێتە جلێک لە بەرەکەی جلێک ئەبێ خوایان چۆنی پێخۆش بێ. من ئەم جلە لە بەرکە پەیامی بۆ ناردوم، پێغەمبەرێکی بۆ ناردوم عليه الصلاة والسلام، قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. بێ شوێنی کەوی ئەو چی کردو تۆش ئاوا ئەەکەی لە پێناوی خۆشەویستی خوای. ئەمە ئەو خۆشەویستی ئینسان لەبەر ذاتی خوا خۆشیە، ئەی خۆشەویستێک کە لەبەر غەیری خوا بێ ئەفەرمێ ئەویش دوو قسمە. هەندێک لەوانەی کە خۆشتەوێ چێژشی لێ وەرەگری، خۆشتەوێ چێژشی لێ وەرەگری، هەیە خۆشتەوێ بەڵام چێژی لێ وەرناگری. چۆن؟ ئەفەرمێ ئەحەدوهما ما يلتذ المحب بإدراكه وحصوله. والله ئینسان کە دەسی ئەکەوێ ئەو شتە زۆری پێخۆش، زۆر خۆشحاڵە بەوەی کە ئەو شتێ بنمونە ماڵ، وإنه لحب الخير لشديد. دەستکەوتنەکەی پێخۆشە، باشە، ماندووبوونەکەی کە لە پێناوە ئەکا پێخۆش، هەمووی پێخۆش. هەندێکیش هەیە ناڕەحەتە بەلاوە، ما يتألم به ولكن يحتمله لإفضاء إلى المحبوب. پێی ناڕەحەت ئەبێ بەڵام ئەزانێ ئەیگەیەنێ بە خۆشەویستەکەی لە پێناوی ئەڕ، وەکو بەخشینی ماڵ. تەمان بەخشینی ماڵ ناڕەحەتە. والله من زۆر کە دوعاکەم بۆ ئەو دەوڵەمەندانەی کە ئەبەخشن. من لە کوردستانە پیاوانی زۆر گەورەمان هەن ئەبەخشن، دەرگاکانی خۆیان، گیرفانی خۆیان، دڵی خۆیان بۆ هەژاران کردوت. ئەزانی چەند ناڕەحەتە ئینسان بە جۆهدی خۆی شتێکی پێیا کردووە لە پێناوی خۆی ئەیبەخشی، بەڵام ئەزانێ ئەم بەخشینە با ناڕەحەتیش بێ و ئەلەمیشی تیابێ ئەیگەیەنێ بە مەحبوبی گەورە ئامادەیە پەخشی کات و بیبەخشی. چەند گەورەیە بۆ ئینسان، ماڵەکەی چەند لە حب الخەیری لە شەدید زۆری خۆشەوێ، بەڵام لە پێناوی خۆی دەستی لێبەرێدا. ئەفەرمێ وەکو قیتال لە پێناوی خۆی، یانەکو نەخۆشێک دەوایەکی تاڵ زۆری پێ ناخۆشە شتە تاڵە ئەخواتەوە، بەڵام ئەزانێ ئەیگەیەنێ بە شیفا، ئەیگەیەنێ بە عیلاج، هەڵی ئەدا چکە شیفا لای خۆیە جەل جەلالوه. ئەو شتە ناڕەحەتیە ئەخواتەوە. قیتال لە پێناوی خۆیە خوا جەل جەلالوه ئەفەرمێ كتب عليكم القتال وهو كره لكم. قتالم لەسەر فەرز کردوون، هەلە سەدان فەرز کراوە وهو كره لكم، پێی ناڕەحەتن پێی بێتاقەت، بەڵام ئەزانێ ئەم کەسە ئاخر ئەوە ماڵ ئەوە ناڕەحەتە ببەخشی، ئەی نەفس ببەخشی چەند ناڕەحەت. إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. ئامادەیە کەسێک لە پێناوی خۆیە خۆی ببەخشی. بۆ خۆ ئەمە زۆر ناڕەحەتیە، خۆ قیتال و جەنگ و جیهاد زۆر ناڕەحەتە، وەتایەتی بە نیسبەت کەسی موسڵمانەوە کە ڕاناکە، کە ناترسێ، ئەبێ سنگ دەرپەڕێنێ بەرامبەر بە کافران زۆر ئازایانە قووەتی ئیسلام پیشان بدە، ئەمە زۆر ناڕەحەتە. بیرکەرەوە لە شەڕە شمشێرێکە لەگەڵ بەرامبەرەکەتە بە هەر لایەکە لەوە چێ شمشێرە بەرکەوێت، تیرێ بەرکەوێت، ئەکوژرێ لە شەڕ تەقەیەکەی،
ئەمڕۆ شەڕی سەواریخ و نەوەوی و نازانم چی ئەنواع لەناو ئەم جەنگانە تۆ ململانەی ئەەکەیت لە پێناوی خوایە جەل لە جەلالوه ئەزانی ئەتگەیەنێ بەلای خۆشەویستەکەت ئامادەی تەنانەت نەفسی خۆشت سەرف بکەیت. بۆیە ئەفەرمێ عسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم. ئەم ئاەتە قاعیدەیەکی زۆر گەورە بۆ ئێمە دائەڕێژێ. طبعا وشەی کوڕه لە قورئانە کوڕه و کەڕەهمان هەیە لە قورئان. کوڕە جۆرێک لە چێژی تایە بۆ ئینسان، کەڕە هیچ چێژی تیانی. ئەگەر بە ضەم بوو ضەمی کردو ئینسان باوەشی پێ کردو تۆزێ. بۆ نمونە خوا جەل جەلالوه باسی دایک ئەکا کە مناڵی ئەبێت، ئەفەرمێ کاتێک کە مناڵەکەی ئەبێت حەملی مناڵەکە کوڕهن وەضعەکەشی هەر کوڕهن وشەی کوڕە بەکارێنە بۆ چونکە دایک زۆر ناڕەحەتە بێ بەڵام زۆر دڵی خۆش. قتالیش ئەو هەیە چونکە کافر لوتی ئەشکێ و شیفای وهش في صدور قوم مؤمنین چەندێ زوڵمت لێکرا و حەقی خۆتەکەیتەوە جۆرێک چێژی تایە کوڕهی بەکارهێناوە. بەڵام لە ئینفاق و ماڵبەخشینە کەڕهی بەکارهێناوە. ئەنفقوا طوعا ئەو کەڕهن چونکە هیچ مەسلحەتێکی توێ تیانی ئەڕۆ پارەکە وشەی هیچ لەزەتێکی تیان نییە کە تۆ ئەیبەخشی. بۆیە هەستەکەی کاتێک کە ئەیبەخشی و ئەڕوا پارە سەر و سامانەکەت ئەجرێکی زۆر عەزیم لە بەرامبەرەوە وەرەگری. ئەم ئاەتە پیرۆزە قاعیدەیەکی زۆر گەورەی بۆ ئێمە داناوە. ئیمام ئەفەرمێ عوقەلای هەموو دنیا متفقن لەسەر ئەوەی ئینسان لە حەیاتی طەبیعی خۆیە پێویستی بە کۆمەڵێ ناڕەحەتی زۆر هەیە هەتا ئەگاتە کۆمەڵی خۆشی. وەڵڵاهی کاسبیکردنیش ناڕەحەتە. وەڵڵاهی چۆن ناو بازاڕ و ململانەی بازاڕ پارەی مفت بێتە دەستێ باشتر. بەڵام هەموو عوقەلا متفقن لەسەر ئەوەی تۆ پێویستت بەوەی ئەم ململانەیە بکەیت تاوەکو پێ بگەی. گەنجێک جاری وایە هاوسەرگیری ئەکات دنیای لێتەوە یەک چۆن بیژێنم چی بکەم چۆن چەند ململانەی ئەکات تا ماڵی دروستەکە. هەموو ئەو پیاوە پیرانەی کە خاوەن ماڵ و خاوەن حاڵن ئەزانین چەند ململانەیان کردو تا گەیشتونەتەوە. جارێک چوون بۆ داوای کچێ بۆ کوڕێک پیاوەکەش هەر لەبەرەوە ئەوەی کوڕەکە ئاخر خانووی نییە من چۆنی بدەم هەرەی و خانووی نییە ئاخر چۆنی بدەم. منش بە فرسەتم زانی دەتم تۆ حاجیژن تۆ جۆرە لە پەنایە دانیش تو ئەو خۆ حاجیژن کە تۆ شوکر بەمە خانووی هەبوو کوڕەوەتی وەڵا سەر سوالکە ڕایکی دەبوو هەر خایە بر لە بەرجیسەکە تی تۆ قسە مەکە و ئەمانە تۆش وەکو ئەم گەنجە هیچت نەبوو بووی بە خاوەنیشت مانوو بووی ئەمیش مانوو ئەبێ ئەی خێنە سەر سکەی مانوو بوون. بۆیە ئینسان سبحان الله کە دەست پێ ئەکا بە مانووبوون عەقڵی ئەم مانووبوونە قبوڵ ئەکا لە پێناوی دەرزی دڕکێکەچێ بەدەستە دنیا و لێتەوەیەک دەرزێکی ئامانەوە پێ ئەکەن پێ قبوڵ بەلاتەوە زۆر تەبیعیە ئازارت هەیە بەڵام تەحمولی ئازارەکە ئەکەی لە پێناوی چییە لە پێناوی مەحبوبێکە کە عیلاجە بۆ تۆ بێ. بۆیە ئەمەی کە ئێستا لە ژیانە ئەگوزەرێ هەمووی ئەو هەیە واللهی لە دینیشە ئەو هەیە. واللهی دایک و باوکی ئەزانین چەند ناڕەحەتە بن تا مناڵێ پەروەردە ئەکەن چەند مانوو ئەبن بەڵام لە پێناوی ئەوەی لە سێبەری ئەم مناڵە بەحەسێنەوە کە هەندێک جار سێبەرەکەیان لەدەست دەرەچێت. بۆیە کاتێککە ئینسان مناڵی ئەمرێ ئەجرێکی زۆر گەورەی بۆ دانراوە چونکە جوهدی کردووە مانوو بووە هیلاک بووە لە پێناوی پەروەردەی ئەم مناڵە. دایکێک هاتووە بەسکی ئەم مناڵەی نۆمانک هەڵگرتووە باوکێک بە فیکر ئەم مناڵەی هەڵگرتووە. باوک زۆر مانوو ئەبێ لەگەڵ مناڵە فکری مێشکی زیهنی هەموو لەحزەیەک لە کۆنتڕۆڵی مناڵەکە لە دەستی دەرنەچێ چۆنی پەروەردەکە چۆنی بخاتە ناو ژیانەوە. بۆیە مەسئلەی ماندووبوون لە پێناوی ڕەحەتیە شتێکە لە هەموو حیاتە جێبەجێکن دەبەخوا لە دینیشە ئەو هەیە. تۆ بە تەماوی بەبێ شەوزیندەیی و بەبێ نوێژی بەیانی و بەبێ ماندووبوون بۆ خودا و بەبێ سێ دڵۆپی عارەقە و خوێن و فرمێسکت بتەوێ خوا لە خۆت ڕازی کەیت و بەهەشتی بەرین جێگەت بێت و بە تەماوی هەموو شتێکت پێ عەتا بکرێ بە تەماوی بەبێ ئەوەی کە یەک تۆز خۆت لە گوناه بگریتەوە خۆت مانووکەی ڕەزامەندی خوا بەدەست بێنی نایەتە دی عەقڵ داوای ئەمە ناکە.
عقل داوای ئەوە کە خۆت ماندوو کە خۆت هیلاکە تاوەکو دەرگاکانی خەیر بەسەرتا ئەکرێت. ئیمام ابن القیم ئەفەرمێ کەوا بوو ئەکرێ بڵێن هەموو ئەو ئیشانەی ئێمە لە ژیانە ئەیکەینە بێتە 4 بەش. لەو ئاەتە پیرۆزەی وەرگرتووە. یەکەمیان شتێک ناڕەحەتە و ئەشەیگەیەنێ بە ناڕەحەتی. شتێ ناڕەحەتە ئەو گەیەنێ بە خۆشەویستەکەت. شتێ خۆشەویستەوە ئەو گەیەنێ بە خۆشەویست. شتێ خۆشەویستەوە ئەو گەیەنێ بە ناڕەحەتی. ئەفەرمێ دەی بزانە کاتێک کە شتێ خۆشەویست بێ و بوو گەیەنێ بە خۆشەویست، ئەمە 2 جار پەڵنەرت هەیە بۆی جێبەجێکی. شتێکە ناڕەحەت بێ و بدگەیەنێ بە ناڕەحەت 2 جار پەڵنەرە هەیە کە واز بێنی. ئەفەرمێ شەڕی ئینسانەکان لەو 2 بەشەی ترە. ململانەی تۆ لە 2 بەشەکەی ترە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ نعم العبد صهيب، ئەی هاوار صهيب چه عەبدێکی باش، لو لم يخف الله لم يعصه. ئەگەر لە خۆش نەترسی عەسیانی خوا ناکات، چونکە طبیعەتێکی مرۆڤانە هەڵکەوتووە. طبیعەتی مرۆڤانە موافقە لەگەڵ ئیسلام. دەستپاکی لە ئینسانە شتێکی خۆشەویستە. ئەدگەیەنێتە ناو ئەوەی لە ناو خەڵکا بە جوان باسکری، بە ئەمین باسکری، ئەوەش هەر خۆشەویستە. خۆشەویست ئەدگەیەنێ بە خۆشەویست. هەندێک شتمان هەیە کە ناڕەحەتە، ئەشەگەیەنێ بە ناڕەحەتی. کوشتنی مرۆڤ زۆر ناڕەحەتە، ئەو گەیەنێ بە ناڕەحەتێکی زۆر گەورەش، جەهەنەمێکی خالید. ئەفەرمێ ئەوەی کە ململانەی لەسەرە لە حیاتی ئینسانە 2 بەشەکەی تر. شتێکە خۆشت ئەوێ بەڵام ئەدگەیەنێ بە خراپ، پێت ناخۆشە ئەدگەیەنێ بە باش. بەخوا برایان خوشکان عەزیزان، واللهی شەو نوێر زۆر ناڕەحەتە، بەڵام ئەدگەیەنێ بە مەحبوب. ئەلێرە ململانێ هەیە و ئەجرە دەسەکە. بەخوا شتانێک هەن کە ئەوان ناڕەحەتن و ئەدگەیەن بە مەحبوب زۆر زۆر گەورەتەکە، زۆر نزیک دەخەنەوە لەخوا. بەخوا غەیبەتکردن و زیناکردن و درۆکردن و دزیکردن و ئەمانە مەحبوبن، شتێکت دەسەکەوێت لێیان، بەڵام ئەدگەیەنێ بە مەکروه. ئەبێ لێرە تۆ ململانێکی، ئەبێ لێرە نەفسی خۆت بگریتەوە. کێ هەیە چێژ وەرنەگرێت لە ئافرەتێک؟ کێ هەیە؟ چه ئافرەتێک هەیە چێژ لە پیاوێک وەرنەگرێت؟ خوا سەنعەتی ئێمە وا دروست کردو، خەڵقی وا دروست کردو. ئێمە ئونسمان لەگەڵ یەکترا هەیە 2 ڕەگەزەکە. دەی تەسەوور کە ئەگەر لە مەیدانی حەراما بێت بەرەو مەکروهێکی زۆر گەورەتە بە، لە مەیدانی حەڵاڵا بێ بەرەو نزیکی خواتە بە. بۆیە هەندێک لەم شتانە لە یەک کاتە ئەکرێت لە 2 شوێنە بێ. بە نمونە کەسێک خێزانێکی محتەرەمی جوان، ماڵێکیان پێکەوە ناوە، کچ و کوڕێکی ڕێک و پێک و ئیماندار، کاری سەرجەی خوا بۆی حەڵاڵ کردوون، چێژیشی لێوەرەگرن و مەحبوبە، لەو دنیاژ ئەیانگەیەنێتە مەحبوب. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ تەنانەت لە سەرجەییکردنی کەسێکتانە خوا ئەجرتان بۆ ئەنووسێ. وتیان یا رسول الله صلی الله عليه و آله وسلم، یعنی ئێمە سەرجەیش بکەین ئەجرمان بۆ ئەنووسرێ؟ فەرمووی ئەگەر لە حەرامە بتان کردایە خراپەتان بۆ نەئەنووسرا، کەوا بوو لە مەشە چاکەتان بۆ ئەنووسرێ. دەی هەر ئەم سەرجەییکردنە وەرە سەیریکە لە حەرامە، پێت خۆشە، خۆشحاڵی، بەڵام نەتیجەیەکی خراپ بەرەو مەکروه و خراپەتە بە. ئەفەرمێ دەی ئاگات لێ بێ ئەمەیە ئیتر ململانەی ئینسان. تێبگە لە ململانێ، بزانە لەکوێ ئەو شتەی کە چێژێکت ئەداتێ، بەڵام چێژێکی کاتی و ئانی و عەزابێکی هەتایت بۆ ئەهێنێ، وریا بە خۆت بگرەرەوە. بزانە ئەمەی کە ناڕەحەتە، والوضوء في المكاره، یەکێک لەو شتانەی کە ئەجری زۆر گەورەی هەیە، دەستنوێژگرتن لە کاتی ناڕەحەتی، ئاوی سارد دەستنوێژەگری ناڕەحەتی. بەڵام بزانە لەولا مەحبوبێکی زۆر گەورەت هەیە و بەرەو لای ئەو ئەڕۆی ئەجرێکی زۆر گەورەی بۆ داناوی. لێرە شوێنی ململانەی توێ و پەلاماری توێ. هەموو کاروباری ژیان تەقسیم کە لەم 4 تەقسیمە دەرناچێت. شتێک کە پێت خۆشە و بەرەو لای خۆشیت ئەبە، شتێک پێت ناخۆشە و بەرەو ناخۆشیشت ئەبە، کە ئەمە ململانەتیە یەکەمە. شتێک
پێت خۆشە بەرەو خراپەت ئەبە، پێت ناخۆشە بەرەو باشت ئەبە. ئەم دوانە ململانەی تێیە. ئەفەرمێ عەقڵی ئینسان، ئیمانی ئینسان، دڵی ئینسان هاواری ئەمە ئەکەن نەکەی ئەی مرۆڤ لەبەر شتێکی ئانی و کاتی، زینایەک، لیواتێک، سیحاقێک لە بینی دوو ئافرەتە، جوتبوونی دوو ئافرەت لەگەڵ ئاژەڵێک، نەکەی لەبەر ئەم شتە کاتیە ئانیە کە ئاوێک لە تۆ دەرئەچێ و چێژێک وەرئەگری نێوچەوانی خۆت ڕەشکەیت و لە بەردەم خۆیان سەری خۆت نەویکەیت و محبوبی گەورە لە دەست بدەیت. دەی بزانە هەموو بەرەبەیانێکی زوو چۆن لە مزگەوتەکانە گوێت لێ ئەبێ حەی عەلە الفەلاح، الصەلاة خەیڕ من النەوم، خەو زۆر خۆشە بەس نوێژ باشترە، نەتیجەکەی باشترە، هەستە بۆ نوێژەکەت. هەموو لەحظەیە گوێ لە دڵت بگرە ئەبێ دڵت هاوارکە حەی عەلە الفەلاح، حەی عەلە الفەلاح. ئەگەر خۆشەویستی خوای تیا ثابت بێ، بڕۆ بەرەو پیری خۆشەویستی خوا، بڕۆ جێبەجێی کە ڕاکە بەدەم ئەو هاوارەی کە لە ناختەوەیەت بەرەو چاکەکاری. ئەلێرە نمونەیەکمان بۆ ئەهێنێتەوە ئیمام ئەفەرمێ عند الصباح يحمد القوم السرى. ئەم مەثەلە زۆرێک ئەفەرمون قسەیەک بۆ خالدی کوڕی وەلید فەرمووی بوو بە مەثەل و پندێک لە ناو عەرەبە. مەلیکی ڕۆم وتی جا ئەوە محەممەد مرد و بزانن چۆن ئەبوو بەکر مەشغوڵەکەم. جێشی کۆ کردەوە لە شامە، مسلمانانی خستە چوارچێوەیەکە و حساری کرد. ئەم قسەیان گەیانە ئیمامی ئەبوبەکر فەرمووی جا بزانن چۆن منیش ئەو مەشغوڵەکەم بە خالدی کوڕی وەلید. نامەیەکی نار بۆ خالدی کوڕی وەلید بە پەلە عێراق بەجێ بێڵە بەرەو شام بڕ. نزیکەی 2 هەفتەی پێچێ. ئەمیری ئیمانداران ئەمری پێکردەوە بە پەلە. چەند کەسێکی کۆ کردەوە کە ڕێ بەڵەد بوون، وتیان ئەی ئیمام هیچ شارمان نییە، ئێمە ناتوانین ئەم ڕێگەیە ببڕین ئللا 2 هەفتەمان ئەوێ. فەرمووی 100 وشترم بۆ بێن. وتیان ئاخر ئەو نییە لە ڕێیە ئللا ئەبێ ئەوەندەمان پێ بچێ. فەرمووی 100 وشترم بۆ بکڕن. 100 وشتریان بۆ کرد. 100 وشترەکەی تونی کرد. دوای بردنێ سەر ئاویان خواردەوە، ئاوێکی زۆر زۆر. فەرمووی باریشیان کەن بە ئاو، بکەونە ڕێ بە شەوە نەوەستن، بە شەوە بە سەریعی ئەڕۆشتن بە شوێنانێکی زۆر ترسناک و شوێنێک کە شوێنی موسڵمانان نەبوو، ئەمین نەبوون لی، بەڵام ئەو جێشەی هەرچۆن ئێبوو لەو شوێنەوە برد. لە ڕێیا زۆر تونیان وشترەکانی سەر بڕی، تێرگۆشت بوون، ئاوی ناو سکی وشترەکانیان خواردەوە، کەوتنەوە ڕێ هەتا گەیشتنە ئەو. لە ماوەی 5 ڕۆژە خالدی کوڕی وەلید گەیشتە شام. مسلمانان لە زایقەتێکی زۆر گەورە ڕزگار بوون. لێرە فەرمووی عند الصباح يحمد القوم السرى، کە لە بەرەبەیانە ئەگەیتە هەدەفەکەی خۆت، شەو زوو ڕۆشتووی گەیشتە شوێنی خۆت لە بەرەبەیانە، فەرمووی ئەو کاتە خەڵکی سوپاسی ئەو ئەکەن، ئەو شەو ڕەویە ئەکەن. ئەسوڕا بە معنای شەو ڕەویە، ئەو شەو ڕەویە ئەکەن کە شەو کردویانەوە ماندوو بوون، اینجا نەتیجەکەی ئەبین و ئیسراحەتەکەی وەرەگرن. والله ئەو کەسەی شەو خۆی ماندوو ئەکە نەتیجەکەی وەرەگرێ. والله ئەو کەسەی ڕۆژ لە پێناوی خوا خۆی ماندوو ئەکە والله نەتیجەکەی وەرەگرێ. ابن القیم بۆی تەواوەکە ئەفەرمێ وفي الممات يحمد العبد التقى، بەخوا لە کاتی مردنە هەر عەبدێ خۆی بۆ خۆی سوپاسی ئەو کاتانە ئەکە کە لە بەرخاتی خوا خۆی لە گوناهێ پاراست، لە هەر گوناهێ خۆت پاراست. گوناهەکانت کەم کەرەوە ئەگەر ناتوانی چارەسەریکەی. ئەگەر 100 گوناهەکەی بیکەرە 99 تۆ لە خەیرای، بیکەنەوە 8 لە خەیرای، بیکەنەوە تۆ 7 لە خەیرای، دای بەزێنە بۆ 8 لە خەیرای، مەوەستە. گوناه زیاد مەکە، ڕایگرە. ئەگەر سەیری 100 فلیمی خراپت کرد، بیکە بە 99، بیکە بە 98، کەمی کەرەوە خۆت بگرەرەوە، تۆ لە خەیرای. لە نەزەری حرامە خۆت بگرەوە، لە خەیرای. لە هەموو کایەکانی ژیانە خۆت بگرەوە، لە خەیرای. ئەفەرمێ بەخوا شەو کاتێکەوە توند ئەبێت خۆشەویستی زیاد دەکات. بەخوا کاتێک کە سوڵتانی شەهوەت لە ئینسانە زاڵە بێت و خۆی ئەگرێ، بەخوا خۆشەویستی بۆ خوا زیاد دەکات. واللهی کاتێک کە زۆر زۆر دەرگەکان بەسەر تا کراونەتەوە بۆ فەساد و شەهوەتی تۆ زۆر زاڵە بەسەرتە، لە پێناوی خۆیە خۆت ئەگری،
لە خۆ زۆر نزیکە بیتەوە بەوە ئەبیتە وەلی. جاری وا هەیە 10 ساڵ شەو نوێژەکەی ناتکاتە وەلی بەیە خۆگرتنەوە لە گوناه ئەبیتە وەلیەکی زۆر گەورە. ئەفەرمێت دەی ئەو کاتێک کەوا شەهوەت زۆری بۆ هێناوی هاوار کە بڵێ یا نەفس و ئیصبری هۆ نەفسەکەم ئارامگرە فما هي إلا ساعة بخوا أما تنها ساعاتك ثم تنقضي ويذهب هذا كله ويزول بخوا أما هامي أروى أفوتي تنها أو أمينة ولا بينا يخويا خود قرتو لبرانبر چه جمل الذات دنيا خود راقرة لبرانبر ناراحتي كاني طاعتها خود مانوكا لعل درقا كاني خير بسرتها والله أكريتو خواهي جان ئێمە ئەم کەلیماتانەمان تەنها لە بەرخاتی تۆ وتو بەرز کردەوە لە خزمەت ئەم پیاوە عابد و عارف و گەورە و وەلیە وەستاین و کەلیماتەکانمان خوێندەوە. دەیا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە بە زەلیلی خۆمان، لێت ئەپاڕێنەوە بەو مەحەبەتەی کە لە دڵمانە هەیە بۆ تو، لێت ئەپاڕێنەوە بەو گوناهانەی کە کردومانە و تەوبەمان لەسەر کردو و گەڕاوینەتەوە سەریان، لێت ئەپاڕێنەوە بە هەر چاکەیەک لەگەڵ دایک و باوکمانە کردومانە، لێت ئەپاڕێنەوە بە هەر ئیحسانێ لە هەموو ژیانمانە بۆ تۆمان بەرز کردوتەوە. یا ئیلاهی ئێمەی گوناهباری خەجاڵەتبار داوات لێ ئەکەین مەحەبەتی خۆت لە دڵمانە زیاد کە دائمان مەزێنن لەسەر خواناسی، لەسەر دینداری، لەسەر تاعات. خوایە چێژی عەبدایەتی بخەرە دڵمانەوە. یا ڕەبی خوایە گیان وهامان لێ بکە لە بەرامبەر گوناهەکانە خۆگر بین یا ڕەب العالەمین. خوایە داوات لێ ئەکەین هێزمان بدەرێ، خوایە ئێمە حەول و قووەتمان نییە لە بەردەم گوناهەکانە، بە تۆوە حەول و قووەتمان هەیە. یا ئیلاهی داوای حەول و قووەت لە تۆ ئەکەین، زاڵمان کە بەسەر گوناهەکانمانە، زاڵمان کە بەسەر نەفسی خۆمانە. خوایە ڕامان کرد لە بەرامبەر ئەو گوناهانەی کە خطوڕە ئەکا بە دڵمانە، کە بە زەینمانە گوزەر ئەکا، کە بە دڵمانە تێپەڕ ئەکا. یا ڕەبی خوای گیان لە گوناهی دایک و باوکمان ببوورە. یا ڕەبی خوایە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە. خوایە لە گوناهی ئەولاد و خێزانمان ببوورە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی خۆشەویستانمان ببوورە، لە گوناهی هاوڵەکانمان ببوورە. خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت ئەوەی کە گوێی لێگرتین خوایە لە گوناهی ببوورە. خوایە گیان ئەو دۆستانەی مانوو ئەبن لەگەڵ ئەم وتارانە بۆ بڵاوکردنەوەیان و بۆ تەسویرکردنیان بۆ پەخشکردنیان خوایە لە گوناهی هەمویان ببوورە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەر کە، ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداری کە، کچانمان کوڕانمان پەروەردگارە خێزاندار و هاوسەردار کە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین ئەوانەمان کە هاوسەردارن یا ئیلاهی ماڵ و مناڵیان ساڵح کە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە ئێمە داوای لطفی تۆ ئەکەین، داوای کەڕەمی تۆ ئەکەین، داوای میهرەبانی تۆ ئەکەین. یا ڕەبی خوایە کەڕم و میهرەبانی بەسەرمانە ببارێنە، ڕزقی حەڵاڵمان زیاد کە، لە میحنەتەکانی ژیان ڕزگارمان کە. یا ڕەبی خوایە لە بەڵا موسیبەتەکان دوورمان خەرەوە. خوایە گوناهی زۆرمان کردەوە سەتر کردوین، خوایە داوات لێ ئەکەین بە ستیریەتی خۆت سەترمان کە، خوایە موسڵمانان سەتر کە. یا ڕەبی خوایە گیان هەیبەتی موسڵمانان پارێزراو کە. یا ڕەبی خوایە ئەولادەکانمان لە فەساد بپارێزە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە، ئەومان قەرزارە خوایە قەرزی سەرشانی سووکە، ئەومان کەم کەسابەتە خوایە دەرگاکانی ڕزقی بەسەرا بکەرەوە. یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە محفوظمان کە، خوایە عەقڵمان علممان لاشە و جەستە و سەحەتمان پارێزراو کە. یا ڕەب العالەمین خوایە تۆ زۆر نیعمەتت پێداین و داوامان نەکرد، خوایە بۆمان ئیدامە بدە دەوامی کە لەسەرمان. یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە گیان ئاخیر عومرمان بکەرە چاکترین ڕۆژەکانی ژیانمان، باشترین ڕۆژێکمان کە عەبدایەتی تیا ئەکەین، کە خۆمان لە گوناه ئەپارێزین. پەروەردگارە کە جۆرەکانی عیبادەت جێبەجێ ئەکەین ئەو ڕۆژە بکەرە قسمەتمان کە بە لیقای تۆ شاد بینەوە. یا ڕەب العالەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواه يقول لقنا همني شوي وجبوري خواه لمن قبولك.